بەڵێ عزیزان ئێستش بۆ تاوتوێکردنی بوردمانەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان ئەبوبەکر مەجید بەرپرسی ناوەندی سیاسی تەفگەری ئازادی لە سلێمانی لەگەڵمان دەبێت هەروەها لە هولێری شڕەکە سەباح کادری پێشکەوتووی پارتیمان لەگەڵ دەبێت. سەرتا کاک ئەبوبەکر سڵاو لێبێ ئێمە لای جەنابەت سەبارەت بەوەی بەرپرسایەتی یەکەمی برینداربوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی بوردمانەکانی تورکیاوە دەکەوێتە ئەستۆکێ. پێشەژی زۆر سپاسانەکەم بێگومان ئەم بردومانەی کە لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکیاوە کراوەتە سەر سنووری هەرێمی کوردستان لە بناری قەندیل هەر لە خواکوورکەوە هەتا ناوچەی پشدەر و بتوێن بێگومان ئەمە بە هەموو یاسا و ڕێسایەک سنوور بەزاندنە دەستدرێژیە بۆ سەر نەک تەنیا حیزبێک یان دەستگایەک دەستدرێژیە بۆ سیادەی ئەو وڵاتە دەستدرێژیە بۆ سەر بەرژەوەندی و حەق و حقوقی ئەو گەلەی کە لەو هەرێمەدا دەژین پێویست بوو لە هەمان کاتدا ئەو دام و دەستگا حکومی و دام و دەستگا سیاسیانی کە لە هەرێمی کوردستاندا دەژین دەست بەجێ لە بەرامبەر ئەوە هەڵوێستێکی زۆر جدی هەڵوێستێکی پراکتیشیان وەرگتە بێگومان کاریگەری ئەو هەڵوێستەش لەسەر ڕایگشتی دروست دەبوو بەڵام وەکو بینیمان تەنیا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئیدانەی ئەو دەستدرێژەی کرد سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا بەڕسمی ئیدانەی ئەو هینیان نەکردو ئیدانەی ئەو دەستدرێژیان نەکردووە ئەو بردومانە کە شەوی 19 لەسەر 20 شەوی 24 لەسەر 25 لەلایەن 6 فڕۆکەی جەنگی تورکیاوە هەر لە هەرێمی خواکوورکەوە هەتا گاتە هەرێمی پشدەر و بتوێن لە سعات 11 شەوە هەتا سعات 5 بەیانی بۆ ماوەی 5-6 کاتژمێر بە هەموو شێوازێک بەبێ ڕەچاوکردنی خەڵکی مەدەنی و خەڵکی بێچەک و خەڵکی هەژاری ئەو ناوچانە 400 خاڵیان بردومان کردووە کە بۆتە هۆی شەیدبوونی گەریلایەک وەکو لە ڕێگەی پەیوەندیەکانەوە خەبەرمان وەرگرت لە ئەم بردومانەیە و 3 گەریلاش بریندار بووە 5 هاوڵاتیش بریندار بووە بەڵام زەرەر و زیانێکی مادی زۆر بەر مەڕ و ماڵات و باخ و کشتتوکاڵی خەڵکی ئەو گوندانە بەرکەوتووە بێگومانەمانە هەموو کاریگەری نەگەتیفی لەسەر ژیانی هەموو هەرێمەکە دەبێت. بەڵێ کاکرەکان ئەگەر بێمە لای جەنابەت سڵاو لێبێ و ئەگەر ئاماژەیە بکەی بە بۆچوونی ئێوە بەرپرسایەتی یەکەمی برینداربوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بوردمانەکانی تورکیا دەکەوێتە ئەستۆ چ لایەنێک یا چ کەسێک؟ وڵە سەرەتا زۆر سپاس سڵاو ڕێزم هەیە بۆ بینێرانی NRT سڵاوم هەیە بۆ میوانە بە ڕێزەکەت بێگومان ئێمە زانین کە جارێکی تر مژاری چەک هاتەوە گۆڕێ لە ناو تورکیادا کە بەداخەوە مژای هەڵبژاردننی مژاری چەک لەلایەن لە تورکیادا مژارێکی هەرە خراپ بوو چونکە ئێمە باوەڕمان بەوە بوو کە پرۆسەی ئاشتی لە تورکیادا لەلایەن خودی خەڵکەوە بە دەنگدان بە هەدەپە پشگیری لێکرا بەڵام لەو تەوقیتە و لەو کاتەدا لەلایەن پەکەکەوە لەلایەن تورکیاوە ئەو تەوقیتە هەڵەبژێرن بۆ کوشتنی دوو پۆلی زیان هەڵبژاردننی جارێکی تر قسەکرد بەدەنگهاتنەوەی چەک ئەمانە بەڕاستی بە حقات شتێکی خراپە و ئەمە زەرەر لە پرۆسی ئاشتی لە تورکیادا چونکە تاکە چارەسەر لە تورکیادا تەنها ئاشتیە یعنی ئەوەی کە جارێکی تر ئەتوانێت کێشەی کورد چارەسەرکە ئاشتیە و ئەوە لە خزمەتی گەلی کووردا دەبێتن و ئەمە دەچێتە قازانجی کورد وەکو ناسنامە و نەتەوە بەڵام ئەم جۆرە کارانەی کە ئێستا لەلایەن پەکەکە و تورکیا کرێ ئەمە لە حساباتی ئیقلیمیدایە و ئەمە شێوازێکە لە شێوازەکان کە حساباتی سیاسی ئیقلیمیە کە جواجار زەربە لە قەزیەی کورد دەدە لە تورکیا زەربە لە نەتەوەی کورد دەدە لە تورکیا بۆیە ئەو حساباتانە بەڕاستی زیان بە پرۆسی ئاشتیە گەێنێتن و ئێمە وەکو پارتی پێمان وایە پرۆسەی چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیادا لە ڕێگای ئاشتیەوە کرێ چونکە لە ماوەی ڕابردوودا چەک هیچی نەکرد و ئەو شتانەی کە لە چەک کردوویەتی تەنها زیان بۆ بە قەزیەی کورد و بە گەلی کورد لە تورکیادا ئەم پرۆسەیە زۆر جاران چونکە ئێمە نابێت لە بیرکەین مەسەلەی چەک بۆ ئێمە وەکو کورد مەسەلەیەکە کە پێوەسەرماندا سەپاوە نەک بۆ خۆشی خۆمان هەڵمان گرتووە لە ئێستادا ئێمە نازانین ئەو عەقڵیەتە و ئەو چەکە
چ قازانجێکی تێدایە لە قازانجی کامە بڵانسی سیاسی ناوچەکە داوە ئایا لە قازانجی گەلی کوردایە بێگومان دەبێت ئێمە لێ بگەڕین پرۆسی ئاشتی وەکو بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان گوتێنی کە دەبێت پرۆسەی چەکداری بگوازێتەوە بۆ پرۆسەی ئاشتی دەبێت ئەم دووبەرەکەی ناو پەکەکەدا زیان بە پرۆسەی ئاشتی نەگەێنێ ئێمە دەبێت بچینەوە مەعادلەی سیاسی بچینەوە سەرمێزی گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە باکووری کوردستان و تورکیا چونکە ئێمە زانین کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە نەورۆزی ڕابردوو پەیامێکیدا کە پرۆسەی چەکداری لە تورکیا کۆتایی پێهاتووە کە کۆتایی پێهاتووە کە پرۆسەی سیاسی دەست پێ دەکات پرۆسەی سیاسی لەلایەن خەڵکی باکووری کوردستانەوە بە دەنگدانی هەدەپا پشگیری کرا و پرۆسەی چەکداری ڕەفز کراوە ئێستا لەو تەوقیتە و لەو کاتەدا کە لە کاتێکدا کە ئەحمەد داود ئوغڵو و وەفدی دانوستانکاری ئەک پارتی دەچێتە لای هەدەپە و بەڕێز سلاحەدین دەمیرتاش بۆ بێکهێنانی حکومات لەو تەوقیتە ئەم تەقینەوە بۆ و ئەم کوشتنە بۆ ئایا ئەمە لە مەعادلەی سیاسی کێ تەواوە بێ ئایا ئەمە لە قازانجی دەوڵەتی تورکیایە ئایا ئەمە لە قازانجی دەوڵەتی ئیقلیمیدایە ئایا ئەمە بڵوقەیەکی کاکرەکان ئەگەڕێمەوە لەسەرم قسانەی خۆت ئەچمە لای کاک ئەبوبەکر ئەوەی کە کاکرەکان ئاماژەی پێکردوتی ئەمە هەمووی حساباتی ئیقلیمی و سیاسیە ئایا بۆ چوونی ئێوەش هەمان شتە ئەمە هەمووی حساباتی ئیقلیمی و سیاسیە ینی ڕاستە هەرێمەکە کاریگەری لەسەر ناوخۆی هەموو محلەکان هەیە بەڵام ئەمە ناکاتەوە کە ئێمە بڵین مادام هەرێم کاریگەری لەسەر ئەم هەرێمەی ناوخۆی کوردستان هەیە هەموو شتێک تەسلیمی ئەوە دەبێت من حەزم کرد هەندێک تێبینی و هەندێک ڕوونکردنەوە لەسەر بۆچوونەکانی کاگرەکان بدەم باسی کوشتنی دوو پۆلیس دەکا بەڵام باسی بە کۆمەڵ کوشتنی 32 گەنجی پرسۆز ناکە باسی ئەو تەقینەوانە ناکە کە لە ئەدەن و مێرسین و ئامەد لەلایەن حکوومەتەکەی ئەردۆغانەوە ئەنجام درا باسی ئەو هەموو هێرشە ناکە کە لەلایەن پۆلیس و جەندرمەی تورکەوە کە ئەکرێتە سەر خەڵکی مەدەنی لە کاتی هەڵبژاردنە باسی ئەو تەقینەوانە ناکا کە بە هاوکاری دەوڵەتی تورکیا گەورەترین کۆمەڵکوژیان لە کۆبانی کرد کە بووە هۆی شەهیدبوونی 252 خەڵکی مەدەنی لە ژن و مناڵ و خەڵکی بێتاوان برینداربوونی زیاتر لە 400 کەس بەڕاستی ئەم تاوانانەی کە دەوڵەتی تورکیا بەرامبەر بە گەلی کورد بەرامبەر بە پەکەکە بەرامبەر بە پرۆسی ئاشی کردوێتی هیچ لایەنێک نەیکردووە سرم لەوە سوڕماوە بۆچی پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر ئەم هەموو تاوانانە ڕخنێ ناگرێت بەڵام ئەگەر پەکەکە لە بەرامبەر ئەو هەموو تاوان و دەستدرێژیە ئەگەر ڕەدلفعلێکی هەبێ ڕەدلفعلێکی شۆڕژێڕی دیموکراتی هەبێ ئەمان دەهۆڵی بۆ ئەوکتن دوێنێ بەڕێز نێچیرەوان بەرزانی باسی تێکچوونی پرۆسی ئاشتیەکە ڕخنە لە پەکەکە و هەدەپە و بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەگرێت دەڵێ ئەلاساس ناکۆچی هەیە من لە سایتی ئەنتەرنێت خوێنمەوە بەڕاستی سەرم سوورما هەموو خەڵک بە کورد و بێگانەوە گەڕێمەوە لات کاکرەکان کاک ئەبوبەکر ئاماژە بەوە دەکات پارتی دیموکراتی کوردستان بێدەنگە لە ئاست ئەو پێشێرکاریانەی کە بەرامبەر بە کورد دەکرێتەوە بەرامبەر ئەو هەموو کوشتن و کوشتاری کە بەرامبەر بە کورد دەکرێت پارتی دیموکراتی کوردستان بۆچی بێدەنگە وەکو ئەو ئاماژەی پێکرێت بۆچی ڕەخنە ناگرێت سەرەتا دەبێت بزانین ئێمە لە چییە بێدەنگین بۆ ئەوەی قسەمان لەسەری هەبێ بێدەنگ نین ئێمە پشگیری لە پرۆسەی چارەسەری کێشەی کورد بە ئاشتیانە ئەکەین لە باکووری کوردستاندا و ئێمە پشگیری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و هەدەپە دەکەین لە چارەسەرکردنی کێشەی ئاشتیانەی گەلی کورد لە باکووری کوردستان لە ڕێگای پەرلەمانەوە چونکە جارێکی کە ئێمە لەبیر نەکەین ئەمڕۆکە لە مێژووی تورکیادا بۆ یەکەم جار کوتلەیەکی هێشتا پەرلەمانتاریمان هەیە لە پەرلەمانی تورکیا لە ئێستادا ئێمە لە ڕووی سیاسیەوە دەتوانین باشترین ئەدا بۆ چارەسەرکردنی کێشەی کورد بکەین ئێمە لە ناو پەرلەمانی تورکیا بەشدارین لە یاساکان بەشدارین دەستمان دەبێتن لە نەخشەی یاسایی ئەو وڵاتە لە دەستوری ئەو وڵاتەدا کەوایە لەو کاتەدا ئێمە پشگیری بە دەنگاتنەوەی چەک ناکەین ئەگەر برادەرانی قەندیل کە پێیان وایە پارتی بێدەنگە لەوەی کە پشگیری چەک ناکە بەڵێ پشگیری چەک ناکە
بچووکە چەک خیاراتێکە لە قازانجی گەلی کورد نییە، لە قازانجی گروپێکی ئیدۆلۆژی دیاریکراوە کە چارەنووسی ئەم گروپە پەیوەستە بە چەک. بۆیە ئێمە پشتگیری لە چەک ناکەین، لەو تێڕوانینەوە پشتگیری ناکەین لەبارەی ئەو جۆرە قسانەی کە ئەکرێ لە تورکیا پەیوەندی بە داعشەوە هەیە و داعش ئەو های کردووە و بەملی تورکیاوە دەیەندرێ. بەڕاستی من ناتوانم ئەم قسانە بکەم، دەزانی بۆ لەبەرەوەی بەڵگەیەک نییە ئێستا کە من قەنەعەتم بەوە ئابێت کە تورکیا بە ئەم گەنجانەی ئەوە لەو کاتەدا لەو تەوقیتەدا کە خەریکی پێکەینانی حکوومەتە ئەم شتە بکە. بێگومان ئەمە دوولانی هەیە خوێندنەوەی بۆ کرێت کە من بە هەردوو لایەنەکە بەڕاستی زۆر باوەڕم بەم شتە نییە. یەکەمیان ئەوەیە کە ئایا تورکیا ئەوێ لە ڕێگە ئەم تەقینەوەی کارتی فشارەکانی سەر مێزی گفتوگۆ بەهێزکە نەخێر، چونکە ئەمە کاردانەوەی زۆر غەڵەتی لێ ئەنجامەدرێ. دووەمیان لە ڕوویەکی تر ئایا ئەو تەقینەوەی لەو کاتەدا لە خزمەتی هیچ هێزێکی سیاسی تورکیادا هەیە نەخێر. کاکڕێکان سەرۆکوەزیرانی تورکیا ئەردۆغان ئاماژەی بەوە کردووە کە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا سەرۆکی هەرێمی لە بوردمانەکان بۆ سەر پەکەکە ئاگادار کردوێتەوە و پارتی دیموکراتی کوردستان ئامادەی خۆی نیشان داوە بۆ هاوکاریکردنی تورکیا. ئەمە تا چەند ڕاستە و ئێوە تا چەند ئەم بابەتە پشت ڕاست دەکەنەوە؟ بردومانەکان دەمە و بەیانی بووە، تقریبان لە بەیانی ئەنجام دراوە، بەڵام کاتی پەیوەندیەکە سەعات 10 و سەعات 11 بووە، واتە لە نێوان سەعات 4 و سەعات 5 بردومانەکە کراوە. کاتی پەیوەندیەکە کە کراوە لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی سەعات 10 و سەعات 11 بووە، کەواتە ئەم قسەیە لە پاش ئەنجامدانی کردەوەکە بووە. دوایی جەنابی سەرۆک جەنابی سەرۆک ڕاستکاوانە بە ئەحمەد داوودوغڵوی گوتووە کە بە دەنگاتنەوەی چەک لە قازانجی تورکیا نییە، ئەبێ بگەڕێنەوە پرۆسەی ئاشتی، پشتگیری پرۆسەی ئاشتی کردیە. جا ئەگەر پشتگیریکردنی پرۆسەی ئاشتی بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە بە بێدەنگ ئەبینن، بەڵێ ئێمە پشتگیری پرۆسەی ئاشتیەکەین، پشتگیری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەکەین، پشتگیری عەبدوڵڵا ئۆجەلانەکەین لە گواستنەوەی خەباتی چەکداری بۆ خەباتی مەدەنی، چونکە ئەمڕۆ گەلی کورد لە فراکسیۆنێکی بەهێزیە لە پەرلەمانی تورکیا. کاکڕەکان ئاماژە بەوە دەکات کە ئەو بوردمانی کە کراوە لە ساڵ 4 و 5 بەیانیدا بوو، بەڵام پەیوەندیە تەلەفۆنەکەی نێوان سەرۆکی هەرێم و سەرۆکوەزیرانی تورکیا دوای ڕووداوەکە بووە. بەڕێزەوە شتێک نییە کەس بتوانێت ئینکاری لێ بکات. لە سەعات 2:30 شەو بردومان دەستی پێکردووە. نازانم ئەم کاگڕێکان ئەم قسانە لە چۆ دێنێ، ینی ئینکاریکردن لە واقع ئەمە خۆی لە خۆیدا زۆر شت لەلای ئینسان دروست دەکات. دوایەوە پەیوەندی ئەحمەد داوودوغڵو لەگەڵ کاک مەسعوودە، کاک مەسعود هەتا ئێستا ڕەتی ئەوەی نەکردوێتەوە کە عینەکە نەکرێت، کە بۆمبا بارانەکە نەکرێت. ئەو گوتوێتی باسی پرۆسی ئاشتیەکات. ئەو دەڵێ ئێمە هێرش دەکەینە سەر قەندیل بە تیارە بۆمبابارانی دەکەین، ئێوە ڕازین. ئەوش دەڵێ هەر هێرشێ بۆ سەر داعش و بۆ سەر پەکەکەم کرێ، هێرشە بۆ سەر تیرۆر، واتە ئێمە ڕازین بەوە. ینی دەوایە کاک مەسعود بە هەموو شێوەیەک قبوڵی نەکردایە، بیوتە ئەگەر تەنانەت کار بگەشتایەتە ئەوە زەرەری پارتی دیموکراتی کوردستانیشی تا وایە، ناوایە کاک مەسعود ئەوەی قبول کردایە. لەلایەکەوە هەڵوێستی تورکیا و هەڵوێستی پەکەکە بەرامبەر بە ئاشتی ئەم سیاسەتە لەسەر پەکەکرێ، جیاوازی نێوان هەدەپە و بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و پەکەکە هەیە و ئەو دەڵێ باش و ئەم دەڵێ خراپە. هەموو دام و دەستگاکان هەموو سیاسەتمەداران دیقەتی ئەویان داوە بە هەدەپەش و بە پەکەکەشەوە چاوەڕی تێڕوانین و هەڵسەنگاندنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەکەن. هەتا ئێستا هیچ ناکۆچیەک نەبووە لە تێڕوانین و پرۆژەی چارەسەریان بۆ ئەوە. دوایەوە پەکەکە 22 ساڵە سوورە لەسەر ئاشتی، چەندین قوربانی داوە، تەنانەت قوربانی ژیانی. ئەگەر بەبیرمان بێ ساڵی 99 500 گەریلا لە پێناو ئەگەڕێمەوەلات. کاکڕێکان ئەوە تا کاک ئەبوبەکر ئەڵێت پێچوانێک قسەکانی تۆ قساکات بە کورتەکەی ئاماژە بەوە دەکات سەرۆکی هەرێم و سەرۆکاتی حکوومەتی هەرێم ئاگداری وردەکاری بوردمانەکە بوون بۆ سەر قەندیل. سەرەتا من پێم وایە ئەم جۆرە مزایدەکردنە مزایدەیەکە بۆ تەرجەمە کراوە بۆ ناو هەرێمی کوردستان کە بەداخەوە کێشەکە لە هەرێمی کوردستان نییە، کێشەکە لە ئەقڵیەت و ئایدۆلۆژیای پەکەکەیە بەرامبەر بە دەوڵەتی تورکیا
و ئەوەی کە ئێمە ئەبێ باسی لێوە بکەین جۆری چارەسەرکردنی کێشەی کوردە نەک ململانەی نێوان پارتی و پەکەکە و جەنابی سەرۆک بارزانی لە پەیوەندی تەلەفۆنیەکەیدا پێداگری لەسەر پرۆسی ئاشتی کردووە ئەوەی کە ئەوێ بەو شێوەیە تەرجەمە بکاتن کە جەنابی سەرۆک بێدەنگی هەڵبژاردووە جەنابی سەرۆک بێدەنگی هەڵ نەبژاردووە لەبەر ئەوەی جەنابی سەرۆک ئەوەندە لە توانایدا هەیە چونکە پەکەکە بە پرسی بە جەنابی سەرۆک نەکردو تا چووشۆتە دوو پۆلیسی بەڕێ زمانە کوژێ واروە تورکیاش پرسی بە جەنابی سەرۆک ناکە کە بۆردومانی ناوچەکە لە بەرامبەر کاگڕێکان سەرەتا وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان دەکرد بەڵام ئێستاوا هەستەکەم نییە تۆکو کادرێکی دەوڵەتی تورکیا قسە دەکەیت دەوڵەتی تورکیاش هەمان تێڕوانین و هەمان هەڵسەنگانی هەیە لەسەر پەکەکە و کورد هەموو دنیا دەزانێت من قەدعی قسەکانتم نەکرد ببوورە دەزانی چیە پێویستەکە وەڵامت بدەمەوە لەبەر چی لەبەرەوەیەتی قسەکردنا ناتوانم بەڵام ڕاستیەکەم پێم مەبڕە تکات لێەکەم پێم مەبڕە جۆری ئایدۆلۆژیای پەکەکە جۆری ئایدۆلۆژیای پەکەکە تێکەڵاوە بە نەزەریەی موئامەرە هەرکەس لە ئێمە نەبێ هەرکەس لە ئێمە نەبێ خیانەتکارە هەرکەس لە ئێمە نەبێ جاشە هەرکەس لە ئێمە نەبێ ئەوەیە ئیترەمە لەسەر بنەمایەکی پەروەردەی ڕێخستنی بنیادراوە ئەوەی کە تۆ ئێستا باسیەکەی کە بە منەڵی تۆ وەکو کادیرێکی دەوڵەتی تورکیا قساکەی من یەکەکەم لەو کەسانەی بە پشتگیری پرۆسی ئاشتی لە تورکیاکەمویستە کێشەی کورد بە چارەسەر خاڵی دوم تکە ئەگەر دەرفەتم پێ بدەیت بەڕێز کاگەڕێکان من حەزم کە چونچی هەر مداخلێ لە کاتی خۆیان نەبوو قیمەتی نییە ئێمە مناقەشە لەسەر بابەتێکی سیاسی بابەتێکی سەربازی دەکەین لەسەر هەرێمی کوردستان بەڵام جەنابەت دەیبیتەوە بۆ خەتی ئایدۆلۆژی و خەتی فەلسەفی بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا دوورکەوتنەوەی لە بابەتەکە ڕاستی بابەتەکە ئەمەیە ئێمە دەڵێن ئەم بردومانی دەوڵەتی تورکیا کە کردوێتی بۆ سەر هەرێمی کوردستان من لەسەر دەستدرێژیە من لەسەر دەستدرێژیە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دەستدرێژیە بۆ سەر حکومەتی هەرێمی کوردستان دەستدرێژیە بۆ سەر کادیری پەک تورکیا ماف و کەرامەتی هەموو گەلی کوردستان تا ئێمە پاش ئەیناسین و تێڕوانینی پەکەکە باش ئەزانین و ئەزانین ئەم جۆرە چەپگەریە توندڕەوە دەمارگیریە چۆن لەگەڵ نەزەریەی موئامەرە تێکەڵاو بووە و خەڵکانێک لە کاتێکە پشتگیری پرۆسی ئاشتی دەکە تورکیاکەن ئەگەر کادیری دەوڵەتی تورکیا پشتگیری لە پرۆسی ئاشتی و چارەسەرکردنی کێشەی کورد بکاتن ئەبێ ئێمە پشتگیری ئەمە بکەین چونکە چارەسەری کێشەی کورد لە تورکیا بوونی پەکەکەی دروست کردووە پەکەکە بە واتای کورد نایە پەکەکە گروپێکە لە کورد بۆ خزمەتی گەلی کورد دروستکراوە بۆ خزمەتی منداڵێکی کورد دروستکراوە ئەگەر ئێمە کورد بە قوربانی پەکەکەکەین ئەوە بەڕاستی من شتێکت پێ بڵێم ئێمە هیچ کاتێک لەو نەزەریە و تێڕوانینەدا دەرباز نابین بەڵام من وەکو کادیرێکی پارتی دیموکراتی کوردستان پێم وایە قەزیەی کورد لە پارتی لە پەکەکە لە هەموو ئەو هێزانە گەورەترە چونکە حیزبانە وەسیلەن وەسیلەیەکی بەسیتن بۆ خزمەتکردنی ئەو نەتەوەی کورد بۆ خزمەتکردنی قەزیەی کورد خاڵی گرنگەوەیە بەرامبەر ئەو هێزانە فکرەیەکی کرد ئەوە لەو کاتەدا ئێمە هیچمان نەکردووە دوجار جەنابەت باسی ئەوەت کرد لە قسەکانتدا باسی ئەوەت کرد ئەڵێ جەنابەت ئەڵێ هیچ ناکۆکیەک لە نێوان قەندیل و ئیمرالی نییە من با پێ بڵێم چۆن ناکۆکی هەیە نکاتێک کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلەن لە نەورۆزی ڕابردوو پەیامێک ئەداتن دەڵێ پێویستە پەکەکە بچێتە کۆنگرەوە لە باری داهاتوودا نەچۆ کۆنگرە وەکاتێک کۆنگرەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵێتەوەی دروست بکرێت لە ساڵی 99 ئاسنجی بۆ دروست دەکات کام کۆنگرەیە ئەو کۆنگرەی کە تۆ دەڵێی بە مەرجی ئەوەی کە مەسعود بەرزانی ببێ مەسعود بەرزانی ببێ بە مەرجعی کۆنگرە پەکەکە پێشی ئەوەی ئێمە ئاگامان لێ نوێنەری ئێمە لە ناو کۆبوونەوەکان بووە بە هیچ شێوەیەک تەنیا پارتی دیموکراتی کوردستان ئەم داواکاری ئەم پێداگری هەبووە کە دەبێ کاک مەسعود سەرۆکی کۆنگرە بێت هەموو لایەنەکان دوو پێشنیاریان کردووە
پێشنیارێکیانەوە بووە کە وتوانە باسی کۆنگری نەتەوەی کرد باسی هەڵوێستی نانە ئەمە مەزایدێ ئەمە مەزایدێ تۆ باسی کۆنگری نەتەوەی باسی کۆنگری نەتەوەی ئەەکەی ئەمە کۆنگری نەتەوەی نییە هەموو کۆنگرەتان بۆ خۆتان قوڕە کردووە باڵی کۆنگرەشەکەن ئەڵەی پەکەکە کۆنگرە ئەڵەی پەکەکەەوەی کە نەخوارانی جەمیلبای کاربوونی نییە چونکە کۆنگرەی نەتەوەی نییە ئەوەی ئەوان باوەڕیان پێەیە نەتەوە نییە چونکە ئێمە لە پشت بە لە دوانەکەی دۆڕانکە ئەڵکان دەبەستین لەوەدا کە ئەڵێ ئەزانم پێش بە ئەردۆغان دەبەستن ئەزانم پێش بە داوود دەبەستن ئێمە دەزانین باش دەزانین کە ئێوە تەمسیلی خەتی تورکیا دەکەن من مەکە من ئێمە باش خندق لێ دەدەن پەکەکەزانی ئێمە باسی واقعی تورکیاکەین ئێمە ئەو خندەقە کە لێ دەدەن لە نێوان ڕۆژاوە و لە نێوان ڕۆژاوە و باشووری کوردستانە ئەوە نیشانی چییە؟ باسی تورکیاکەین ئێمە ئەکەپەمان لە هەموو حکوومەتەکانی پێشووتر پێ باشە بەڵام قەندیل ئەکەپەی هەموو حکوومەتێکی تورکیادان لە کورد پێ باشترە خەیری خۆتان لە کاتێک بۆچی ئەوە حکوومەتەکانی پێشووتر لەلایەن دەوڵەتی قوڵەوە بەڕێوە بردران بەڵام ئەکەپە لەلایەن دەوڵەتی قوڵەوە لە نێوان دەوڵەتی قوڵیشەوە هەڵوێستان چی بوو بەرامبەر ئاشتیا هەنگاوی ناوە گەلی کورد لە تورکیادا گەلی کورد لە تورکیادا بە زمانی خۆی قساکە لە هەموو ئەمانە پێمانەڵێ کە ئەکەپا لە حکوومەتەکانی پێشەخۆی زۆر باشتر بووە بۆیە ئەمانە ئەبێ ئێمە تەرجەمەیکەن بۆ خەڵک بۆ ئێمە پشگیری پرۆسی چارەسەری کێشەی کورد بکەین لە تورکیا بۆیە ئێمە دەبێ پشگیری بەڕێز ئۆجەلان بکەین لە گواستنەوەیش قۆناغی شەڕی چەکداری بۆ قۆناغی سیاخەغەباتی سیاسی ئێمە کێشەمانەوە نییە ناکۆچی هەبێ لە نێوان بەڕێز ئۆجەلان و پەکەکە و هەدەپەیە هیچ شتێکی ئاوا نییە بەڵام بەڕێستان ئەم ناکۆچیە دروست دەکەن ئەمەیە سیاسەتی پەرتکە و زاڵبە ئەمەیە سیاسەتی چاواشەکاری سیاسەتی لە خشتە بردن هیچ ناکۆچیەک نییە یەکێتیەک دروست بووە بە پێچەوانەوە ئالەم خۆناغەدا یەکێتیەک لە نێوان گەلی کووردا دروست بووە یەکێتیەک لە نێوان پارچەکانی کوردستانە دروست بووە ئەوە تا پێشمەرگە ئەچێتە کوبانی گەریلایەتە باشووری کوردستان لە سعدی و جەلەولاوە هەتا خانەقین گەریلا وەکو پێشمەرگە پارێزگاری لەم هەرێمە و لە کوردستانەکە لە ڕۆژاوای کوردستان دەواازیان کردوێتەوە بۆ پەکەکە بچێتە ڕێزی داعش ئێمەش لەسەر ئەو بنەمایە نامانەوێت پەکەکە بچێتە ڕێزی داعش نامانەوێت لە یەک تەوقیتدا تورکیا پەکەکە و داعش بخاتە یەک لێدانەوە بۆیە ئێمە پشگیری پرۆسی ئاشتیەکەین لەبەر ئەوەی پەکەکە نەچێتە دەتەنیش داعشەوە ئێمە لەو خاڵەدا ئەگەر پشگیری پرۆسی ئاشتی دەکەی دەبایە لە بەرامبەر هێرش و پەلامارەکانی دەوڵەتی تورکیا هێرشە تیرۆریستەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر گەل بۆ سەر شەقام بۆ سەر خەڵکی بێچەک لە کاتی هەڵبژاردنە ئاگال لە تەقینەوەکانی مێرسین و ئەدەنە و ئامەد بوو ئاگال لە کۆمەڵکوژیەکەی پرسۆز بوو ئاگال لە مژاری ئەوە گەریلا بوو سیاسەتی ئەوە داعش بوو هەڵبژاردووە بە دەپەی هەشتا ئەندا پەرلەمانی هێشتۆتە پەرلەمانی تورکیا بگورە من حەزم کرد نەک هەڵبژاردننی چەک ئەوەندەی ئێمە پێداگری لەسەر ئاشتیەکەی ئەوەندەی ئێمە ئاگامان لێبێ پەکەکە پێداگری لەسەر ئاشتیەکە 22 ساڵە قوربانیەدا لە پێناو پاراستنی پرۆسی ئاشتیدا بەڵام دەوڵەتی تورکیا غێری مەزایدا غێری کاتکوشتن لە بەرامبەر ئەمە لە بەرامبەر ئەم سیاسەتی دەوڵەتی تورکیا کاگە بوو بەکرد حەزەکەم یەک دقە حەزەکەم یەک شت بەبیر بێنمەوە یەک شتت بەبیر بێنم یەک شتت بەبیر بێنمەوە لە ساڵی لە پرۆسی ئاشتی نێوان تورکوت ئۆزاڵ و بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چێ پرۆسی ئاشتی تێکدا چێ تێژیدا جەماعەتی ژیتەم جەماعەتی ئەرگەنەکۆ میتی تورکی تێچیدا ئەوانەی کە لەگەڵ ئاشتیدا نەبوون لەگەڵ دیموکراتیدا نەبوون چۆن تێچیدا پێمان بڵێ تکا ئەەکەم کاک ئەبوو بەکرد پێمان بڵێ چۆن تێچیدا ئەگەر بچینە ناو تەفاسیلی ئەوە احتیمالە لە ڕێگەی بەرنامەیەکی ئاوە من نەتوانم هەموو وردەکاریەکانی تێکچوونی ئەو
پرۆسی ئاشتی ساڵی بەڕێزم من 93 بۆ دەڵێم بۆ ئەوەی خەڵکی کوردستان ئاگدار بێ ئەوەی کە پرۆسی ئاشتی تێکدا ئەوەی کە پرۆسی ئاشتی تێکدا ئەو هێزە گەریلایە بوو کە هێرشی کردە سەر 50 عسکەر لە کاتی کە چەچیان لە دەست نەبوو لە ناو کۆستەر بوون ئەگەڕانەوە بۆ مەماڵەکانی خۆیان لەو کاتەدا پەکەکە و پرۆسی ئاشتی تێکداوە لە کوێن دەر ئەو پرۆسی کە کاتی ئەو پرۆسی ئاشتی تێکەدا ڕایگشتی تورکیا ئاهەژێ تورکوت ئۆزال ئاخیری هەر بە شێوازێکی گوماناوی هەر لە ناوەچێ عەبدوڵڵا ئۆجەلان ئەو کاتە لەگەڵ تورکوت ئۆزالدا بە نێوبەندی بەڕێز جەڵات تاڵەبانی گەیشت بە قۆناغی گۆڕینی وڵاتی تورکیا بۆ ئەنادۆڵ باشە من یەک پرسیارە تۆکەم کاکڕێکان بەرەو یەک پرسیارە لێکەم پێشەوەقیتە و لەو کاتەدا کە ئاگربەز ڕاگەیاندراوە کە هێزەکان پاشەکشیان کردووە هێزێکی گەریلا پەلاماری عسکەری تورکیا دەکە چەکیشان پێ نەبووە لە کاتی دەوام ئاگەڕێنەوە هەر سی عسکەرە کوژن ڕایگشتی ئاهەژێ لەو کاتەدا پرۆسی ئاشتی لە تورکیا تێکەچێ هەموو کاتێک پەکەکە هەنگاوێکی هەڵەی ناوە لە قەندیلەوە بە چالاکی مەزایدە مەکە بۆ ئازانچە با من وترێ لەوە پێ بڵێم ئێستا من پرسیارێکی لێ بکەم بڵێم چێ ئەو پرۆسی تێکدا ئەو شخصێک ئەوەی تێکدا چێ بوو هەڵوێستی پەکە بەرامبەر ئەوە چی بوو بزانم ئەتوانی وەڵام ببیتەوە بۆچی ئەوانەی کوشت چێ بوو ئەوانەی کوشت بە پیلانی چی ئەوانە کوژرا خۆ ئەمە یەکەمین جار نییە ئەگەر بەڕاستی ئەزانی وڵاتێکی یاخود لە بەرژەوەندی خەڵکی کورد ئیشەکەن ئەوە ئەرزی واقع ئەیسەپێنێت ئێمە کە باسی ئێماکەین ئێمە مەبەستمان گەلی کووردە مەبەستمان هێڵی ئازادی و دیموکراتیە هێڵی ئاشتی خوازە هەیە پاراستنی پرۆسی ئاشتیە لە تورکیا ئەوەی کە هەنگاوی پراکتیکی هەنگاوی جدیناوە بۆ پرۆسی ئاشتی لە تورکیادا پەکەکەیە دەوڵەتی تورکیا هەمیشە لە بەرامبەر پرۆسی ئاشتی ئەوە دایمین جارەکە پەکەکە ئەعلانی ئاگربەستەکە لە ساڵی 93ەوە هەتا ساڵی 2013 کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانی ئیمراڵیەوە بانگەشەی ئەوەی کرد کە کۆتایی بەشەر بێنن ئەگەر تورکیا ئامادە بێ بە پرۆسەی ئاشتی چارەسەری کێشەکان بکەن ئەوان کۆتایی بەشەر دێنن لەگەڵ تورکیادا واتە ئیتر چەک دەوری نامێنێ لەوێ ململانی سیاسی ململانی مەدەنی دەورە بینێ بەڵام هەندێک لایەن کە دەڵێن مەزایدە لەسەر چی کراوە ئێمە میلەتێکی مافمان خوراوە زوڵمان لێکرێت تعدامان لێکرێت ئەگەر لەسەر مافەکانی خۆمان بە جوابی دەکەن نەخێر ئێمە خاوەن ئیرادە و خاوەن هەڵوێستی خۆمانین پێویستمان بە مەزایدەکردن نییە ئێمە بانگەشەی ئێمە ڕێبازی ئێمە داکۆچیکردنە لە مافی ڕەوای گەلەکەمان داکۆچیکردنە لە پرۆسەی ئاشتی داکۆچیکردنە لە ئازادی و دیموکراتی غێری ئەوە ئەگەر شتێکی کەمان وت ئەتوانین بیخینە قاڵبی مەزایدەوە بەڵام هەندێک هێز بۆ خۆیان مەزایدە دەکەن و دەڵێن ئەو مەزایدەکان لەم پرسەدا و لەم بابەتەدا لە بوردمانەکانی تورکیا بۆ سەر بنکە و بارگاکانی پارتی دیموکراتی کوردستان و هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکدەنگ و یەکەڵوێست بوون بەڵێ نەگەیشتم وڵا لە پرسیارەکەت ئەگەر دووبارێکی سوپاس دەکەم کاکڕێکان ئاماژەم بەوە کرد لە بوردمانەکانی تورکیا بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکدەنگ و یەکهەڵوێست بوون بەڵێ پێویستە ئێمە بە موەسسە قسە لەسەر ئەم مەسەلەیە بکەین سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێداگری لەسەر پرۆسەی ئاشتی و گەڕانەوە بۆ بێدەنگکردنی چەکان و گەڕانەوە بۆ مێزی گفتوگۆ و چارەسەری کێشەی کورد لە تورکیا بە شێوەزی ئاشتیانەی کردووە ئەمە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی شەرعی ئەو وڵاتەیە و حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر ئەرکی خۆی خستۆتە ڕۆڵی خۆی خستۆتە گەر بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە بگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆ و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش لە زممی ئەوانەدا قسەی خۆی هەبووە بۆیە بەڕاستی ئێمە لەو چوارچێوەیەدا ئەڵێن ئەبێ کێشەی کورد لە باکووری کوردستان
دوور لە چەک چارەسەر بکرێت چونکە نا تورکیا دەوڵەتی تورکیا بە بیانووی پەکەکە و یان بە پەکەکەی پێ لە ناوە بردرێت نە پەکەکەش تورکای پێ لە ناوە بردرێت کەواتە لەو بینێتەنا گەل زەرەرەکە گەلی کورد و گەلی تورک زەرەرەکە کەواتە ئێمە دەبێت پرۆسەی چارەسەری کێشەی کورد بە ڕێگەی ئاشتیانە بکەین کاتێکەوە ئێوە لە ئێستادا پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە بە بەرپرسیاری یەکەم دەزان لە ئاڵۆزیەکانی ئەم دوایی یا وڵاتی تورکیا لەو معادلەیەدا من پێم وایە پەکەکە دابەش بووە هەندێک لایانی ناو پەکەکە بەرژۆندیان لە چەکە چونکە ئەزانن کە ئەگە پرۆسەی چارەسەری کێشەی کورد دروست ببێ چەک بێدەگە بێ ئەو کاتە ڕۆڵیان نابێت لە معادلەکەدا بۆیە خیاراتی چەک ئەهێنە پێشەوە بۆیە زمانەکانیان لە لێدوانەکانی ڕابردوو دیاری کردووە کە ئەو لێدوانانەی لە ماوەی ڕابردوو هەمووی هەڕەشە ئامێز بووە هەمووی هەڕەشە بووە لە پرۆسەی هاشتی من تێناگەم یەک دقەیکە بەڕێز جەمیل بایک یەک دقەمان بۆ بێنێتەوە کە لێدوانی دژی هاشتی نەدابی بۆیە بەڕاستی ئێمە تەنها پشتگیر پەکەکە دوو بەشە ئێمە پشتگیری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەکەین لە گواستنەوەی پرۆسەی چەکداری بۆ پرۆسەی هاشتی و لە هەروەها پشتگیری گەلی کوورد دەکەین لەوێن دەرکە بە ئاشتیانە کێشەکانی چارەسەر بکرێ بەو تێڕوانینە ئێمە مامەڵە لەگەڵ ئەو مەسەلەیەکەین بۆیە ئێمە پێمان وایە ئەبێ پشتگیری عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمڕالی بکرێ بۆ چارەسەری کێشەی کورد. بەڵێ کاک بووبەکر ئەوەی کە کاکڕەکان ئاماژەی پێکرد دەڵێت دابەشبوون هەیە لە نێوان پارتی کرێکارانی کوردستان بەوەی کە جەمیل بایک دژی ئاشتیە عەبدوڵڵا ئۆجەلانیش بە بەردەوامی پشتگیری و هەندانی هەبووە بۆ پرۆسەی چارەسەری ئاشتیانەی پرسی کورد لە وڵاتی تورکیا ئەم دابەشبوونە هۆکارەکەی چییە ئەگەر هەیە لەناو پارتی کرێکارانی کوردستان ئێمە ژۆک و ڕێخستنێکی سەربەخۆ لە باشووری کوردستان کە بە ناوی تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان کار و خەبات و تێکۆشان دەکەین متابعی سیاسەتی هەمووی لایەنەکان دەکەین متابعی سیاسەتی پەکەکەش دەکەین ئەو قسەی کە کاگڕێکان و کە پارتی دیموکراتی کوردستان دەیکا ئەمە سیاسەتی پارتیەکە لەسەر پەکەکە دەیکات دەیە بەو سیاسەتە خەڵک چاواشە بکە علاساس دوو ڕێئی جیاواز لەناو پەکە هەیە ئەوەندەی ئێمەش متابعەمان کردووە لە ڕێگەی پەیوەندیەکانەوە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی پرۆسەکانەوە شتی وا لە ئارادا نیە ئەسڵ و ئەساسی نییە دیقەتی ئەوما کاگڕەکان ئەگەر کاتی بدەیتێ سێ شەو سێ ڕۆژ ڕخنە لە پەکاگرێ بەڵام ئامادە نیە تەنها لە حزەیەک ڕخنە لە دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا بگرێت ڕخنە لە ئەو هەموو کاک ئەبووبەکر پەیامەکە دەگەشت کاکڕەکان ئەوەی کە کاک ئەبووبەکر ئاماژەی پێکرد ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت ئەم جۆرە لە دابەشبوون لە نێوان پارتی کرێکارانی کوردستان دروست بکات. ئەخە بخۆی لە ناو پەکەکەدا دابەشبوونەکە دروست بووە جا پارتی چی بکە ینی خۆ ئەمە پارتی نییە ئەڵێتە بە جەمیل بایکی قسەکانی عەبدوڵڵا ئۆجەلان جێبەجێ مەکەوە ئەوە نییە بە عەبدوڵڵا ئۆجەلانیش ئەڵێ ئەو بڕیارانە بدە بۆیە بەڕاستی ئەوەی کە لە بەرچاو ڕوونە ئەوە ئێمە نین ئەیبینین هەموو لە هەموو کەسێکی بەدیقەت لە سیاسەت ئامابینێ مەسەلەی ئەو برادرە ئاڵێتن پارتی ئامادە بۆ منە ڕێکاگرەکان ئامادە نییە کە هێرش کاتە سەر تورکیا ناخێر بەڕێزم مەسەلەکە تورکیا نییە مەسەلەکە ئێمە هەمومان نەزانین تورکیا داگیرکەرێکی وڵاتی ئێمەیە بەڵام ئێمە لەگەڵ ئەم داگیرکەرە دەبێت بە شێوەژی لۆژیکی و حەکیمانە مامەڵە بکەین سیاسەتی پەکەکە لە ماوەی ڕابردوو پەیوەست بۆ بە ئایدۆلۆژیانە لەگەڵ پەکە تەعامل ناکەین ئایدۆلۆژیا گۆشەگیرە لە بۆ بە توندی و بە زمانی زەبر قسەی لەگەڵ گۆشەگیر کردووە ئێمە داوای ئەوەکەین بە شێوازێکی مەدەنیانە و سەردەمیانە مامەڵە لەگەڵ سیاسەتی تورکیا بکرێ چونکە ئەوە پەکەکە باشە بۆ ڕەوایە لەگەڵ دەوڵەتی تورکیا لەگەڵ تورکیا معاملەیەکی مەدەنیانە و دیموکراتیانە بۆ ڕەوانیە لەگەڵ حیزبێکی کوردی دوو شورتە کوشتنی دوو پۆلیس لە تورکیا چ قازانجی بۆ گەلی کورتەیە کوشتنی دوو پۆلیس لە تورکیا کوشتنی 32 گەنجی مناڵانە تۆپەرواکەی تۆتۆڵە لە چیە مریشکە مەڕە دەبێت لە ڕووی سیاسیەوە مامەڵە بکەین ئێمە دەبێت سیاسیانە مامەڵە لەگەڵ حکوومەتی تورکیا بکەین بۆیە بەڕاستی بەڵێ کاکڕەکان سەباح ئێوە بۆ خۆتان لە بەرامبەر هەموو هەمووستە بە ئایدۆلۆژیایەکی گۆشەگیر لە ناوچەکەدا ینی پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر هەموو هەڵوێستێکی سەربازی سیاسیانە معاملە دەکات ئەگەر بەردێک بگرنە پارتی دیموکراتی کوردستان دەبەردیان تێگرێت لە تەجروبەی
25 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەگرتنی هەزاران خەڵکی بەدەنی ڕۆژنامەنووس ئێستا حالی حازر ئێستا حالی حازمیە چەندین ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا ئێمە خیاراتی عسکەریمانە نەبژاردە کە ڕۆژانە ئێوە مناڵەن ئێستا پێشمەرگە و سەری کوشتنی ئەو هەموو ڕۆژنامەنووسانە ئەمەمان نەکردووە ئێمە بە شێوازێکی سیاسیانەوە بەدام بە خۆداگرتنە مامەڵە لەگەڵ ئێوەکەین ئێوە لە باکوور لە ڕۆژئاوای کوردستانە منتیقەیەکی زۆرتان گرتووە بەبێ ئەوەی لە هەڵبژاردنەکەدا نەتیجەی دەنگدانەکە بڵاوکەنەوە کە چەند خەڵک لەگەڵ ئێوەدایە خۆتان بەسەر خەڵکەکە داگرتووە لەبەرەوەی خەڵک لەگەڵ ئێوەدا نییە بەس لە ڕێگای چەکەوە بە ئاوبەشی لەگەڵ بەشار ئەسەدا و ناوچان دیار ئێوە دەستان لەگەڵ دەوڵەتی تورکیایە لە هەڵبژاردنەکانە لە هەڵبژاردنەکانە دەرکەوت کە ئێوە گالە لەگەڵ ئێوە بە سیاسانە مامەڵاکەین ئەو ئێمە لە ڕۆژئاوای کوردستانە کە ئێوە چەکتان ڕوبەڕووی پێشمەرگە کردوتەوە ئێمە بە سیاسیانە مامەڵاکەین ئێمە بەدەیان نمونەی جوانمان بە قوربان لە سیاستکردنەکەن لە بەرامبەر تورکیادا عقلانی و بە حەکیمانە سیاست بکە ئەزانم دڵە کاکڕەکان ڕێکان سەباح کادری پێشکەوتووی پارتی سپاس بۆ ئامادەبوونت لە شاری هەولێرەوە لەگەڵمان هەروەها ئەبوبەکر مەجید بەرپرسی ناوەندی سیاسی تەفگەری ئازادی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی ئامادەبوویت سپاس بۆ هەردوولاتان.